بەڕێزانم کاتتان باش لە ساڵی 1994ەوە ئەو کاتی کە هەردوو حیزبە گەورەکەی کوردستان سەرقاڵ شەڕی ناوخۆ بوون لایەنیشی بەهێز لەناو لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستان سەری هەڵدا کەویش ڕاگەیاندنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو. یەکگرتووی ئیسلامی هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە وەگەیەکێک لە لایەنە سیاسیە بەهێز و کاریگەرەکان سەر گۆڕەپانی سیاسی کوردستان هاتە مەیدان و بەشێکی زۆری خەڵکی ئیسلامی و خەڵکی دینداری لە دەور کۆبەوە. لە ساڵی 1994ەوە تا ئێستا کە لە ساڵی 2012 داین یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو بەشێک لە حیزبەکانی تری کوردستان بە زۆرێک لە هەڵبەز و دابەزدا تێپەڕیوە. هەر لە سەرەتا و لە ناوەڕاستی نەوەدەکان ڕوتێک لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ناوی ڕوتی ڕیفۆرم خواز و کە دواتر بە ناوێکی ترەوە خۆیان ڕاگەیاند هاتنە ئارە. بەشێکی زۆر دەنگ هەبوون کە داوای ڕیفۆرم و چاکسازیان لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستانە کرد. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕووداوەکانی شەڕی ناوخۆ و پاش شەڕی ناوخۆ بە دیاریکراویش لە دوای سیوێکی ئابەوە هەڵوێستێکی دیاریکراوی وەرگرت و لە پاڵەیەکێک لە دووسلهێزەکەی کوردستاندا چووە ناوکاری حکوومەت و کاری ئیدارەکردنی وڵاتەوە کە ئەمە شتێبینی زۆری لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان دروست کرد. دوایین کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لەم ساڵدا گرێدرا سەرنجەکانی زیاتر کرد و قسەی لەسەر ئەو کۆنگرەیە و لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان و لەسەر ئەدای یەکگرتوو زیاتر کرد. بە تایبەتیش کە یەکگرتوو یەکێک لە هێزە کاریگەرەکانی ناو بەرەی ئۆپۆزیسیۆنە لە کوردستاندا. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا هەوڵ دەدەین لەسەر دوایین کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاشکاوانە قسە بکەین لەسەر هەوڵەکانی ڕیفۆرم و ئۆڕۆتەی بە ناوی ڕیفۆرمۆ لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستاندا باس دەکرێت. هەوڵ دەدەین باز لە ئەدای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بەرەی ئۆپۆزیسیۆنی کوردستاندا بکەین. هەوڵ دەدەین نیگا بخەینە سەر گرنگترین ئەو ئەرکانەی کە لە ئێستادا پێویستە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەک یەکێک لە هێزە کاریگەرەکانی ئۆپۆزیسیۆن و وەک یەکێک لە گەورەترین هێزەکانی ئیسلامی لە کوردستاندا ئەنجامی بدات. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاوی میوانداری بەڕێز ئەبوبەکر عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردووە. کاکە ئەبوبەکر بەخێر بێیتەوە بەرنامەی بەڕاشکاوی. سپاس بۆ بەڕێست. سپاس بۆ جەنابە. کاکە ئەبوبەکر یەکگرتوو وەک هەرێکێک لە حیزبەکانی تری کوردستان وەکو باسم کرد بە زۆر هەڵبەز و داوەزات تێپەڕی زۆر قسەی لەسەر کرا چەند ڕوتێکی تیا دروست بوو قسە لە مەسەلەی ڕیفۆرمەکرێ. دوایین کۆنگرەی یەکگرتوو کە و سەدای گەورەی هەبوو توانی سنوورێک بۆ هەموو ئەم شتانە دابنێ. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان بێگومان هەر ڕاگەیانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ساڵی 1994 توانم بڵێن لە نەوەڕاستی نەوەتەکانی سەدەی ڕابردووە دەرکەوتێکی تازە بوو لە ناو ژیانی سیاسی کوردستانە. یەکەم هێز بوو کە لە دەرەوەی مەکتەبی عەسکەری و میلیشیا وەک هێزێکی مەدەنی بێچەک لە کوردستانە دەرکەوێت. ئەمە خۆی داردەیەکی تازە بوو. بێگومان یەکگرتووی ئیسلامی کوردستان بەو زەخمەوە دروست بوو کە تا کۆتایی نەوەتەکان لە لووتکەی گەشەکردنی خۆیان بوو. بەڵام وەکو هەموو هێزێکی سیاسی تر لە دوای 2000ەوە وردەوردە ئەو ڕەوتە بۆ بە ڕوتێکی ئاسایی واتە ڕوتی گەشەکردن بۆ چکم گۆڕان لە واقعەکەی کوردستانە دروست بوو و یەکگرتوو بە بڕوای خەڵکێک لە ناویە پێویستی بە دەستکاریکردن بوو بەوەی تێڕوانین و تەحلیل و لێکدانەوەیەکی تازە هەبێ بە واقعی کۆمەڵگای کوردستان و جیهان و ئەو شێوازەی کە پێویستە بگیرێتە بەر بۆ ئەوەی کە یەکگرتوو زەخم و تەوژمەکەی بە شێوەیەکی گشتی بەردەوام بێ. ئەوە هاتا دیارە ئاسایە کە بۆچوونی جیاواز ناو حیزبەکەی دروست ببێ بیر و بۆچوونی جیاواز بۆ بەرژەوەندی خودی حیزبەکە دروست ببێت لە ناو ئەو هینایەت ڕوانینە جیاوازەکان دروست بوون بە بڕای ئێمە کە هەندێک جار تەقیمەکان خوێندنەوەکان بۆ واقعی سیاسی کوردستان و ئاستی گەشەکردنی حیزبەکە لە شوێنی خۆیان نەبووە تا گەیشتە دوایمین کۆنگرەی یەکگرتوو. بێگومان ئێمە لە پێش دوایمین کۆنگرەی یەکگرتووە کۆنفرانسی حیزبمان هەبوو کە کۆنفرانسەکە جۆرە لە کێشەی تیا دروست بوو. ئەو بوو مامۆستا هادی عەلی ڕاپۆرتێکی پێشکەش کرد و جۆرە لە کاردانەوەی سلبی تیا دروست بوو. مامۆستا هادی عەلی لە دەرەوەی حیزبەکەیەوە هەندێشتی بڵاو کردەوە. ئەتوانم بڵێم جۆرە لە هەژان لە ناو حیزبەکە لە پێش کۆنگرەیە دروست بوو. بەڵام ڕووداوەکانی حەڤەی
شوبات لە هەرێمی کوردستانە و ئەو ڕۆڵە تازەی کە یەکگرتوو لە ژیانی سیاسی هەرێمی کوردستانە بینی واتە فراوان بوون و گەورەبوونی ناونیشانە سیاسیەکەی و بوونی بە بەشێکی زیندوو لەو ئۆپۆزیسیۆن و شەقامەی کە داوای گۆڕانکاری و چاکسازیە کرد جارێکی تر جۆرە لێکێتی بۆ ناو خۆی یەکگرتوو ژێڕایەوە جۆرە لە ئینسیجام و هەمانگی بۆ ناو خۆی یەکگرتوو ژێڕایەوە بەبێ ئەوەی کە دیارە ئەمەمانە ئەوەی بێت کە هیچ جیاوازی و بۆچوون و یا کێشمەکێش پێ لە ناو حیزبەکەیان نەماوێ بەڵام تا ڕەدەیەکی زۆر کێشەکانی چارەسەر کرد تا گەشتینە لە حزە و وێزگەی کۆنگرەی شەشەمی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە دیارە یەکێ لە ئەوانەی بۆ یەکگرتوو تەسجیلەکرێت تاکو ئێستا کۆنگرەکانی لە کاتی خۆیان بەستووە و هیچی دوانەکۆتەوە لە کۆنگرەکەیە دیارە کۆمەڵە شتە بوو ئەم هەموو وە کۆنگری حیزبەکان ئێمە بێ کۆنگری حیزبەکان بەراوردکەین بە کۆنگرەکانی تری حیزبەکان لە کوردستانە و ئەوەی ڕەنگە هەندێک تری چاوەڕێ بکرد لە کۆنگرەکە کۆمەڵێ داهێنانی تیا بوو نە بەشایەتی حیزبەکە خۆی بەشایەتی دەوروبەرەکەی زۆر باشەی نەسەر کۆنگرەکە ئەگە گەشەی یەکگرتوو هەتا کۆتایی نەوەدەکان بەردەوام بوو لە سەرەتای 2000ەکانەوە وەکو هەموو حیزبەکانی تر بوو بێتەوە بە گەشەیەکی ئاسایی کەواتە ئەو قسەیە لەسەر یەکگرتووی ئیسلامی ڕاستە کە ئێوە لە ناوەڕاستی نەوەدەکان و لەگەڵ دەرکەوتندانە باری ئابووری خەڵکتان قۆستەوە بۆ گەشەکردنی خۆتان چونکە لە دوای 2000ەکان لە دوای نەوەدەکانەوە لە سەرەتای 2000ەکانەوە کەمێک باری ئابووری خەڵک باشبوونی بەخۆیەوە بینی نا من پێم وانە بوو من پێم مەسلەیەکی تر بوو ئێمە لە سەرەتەکانی ناوەڕاستە کوردستان لە واقعێک ترا بوو تازە ڕاپەڕین ڕوویدا بوو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو داوەیەکی ئیسلامی هەزارەها کەس بۆ ماوەی 5 ساڵ خۆی وەقف کرد بۆ و داوایە وازیان لە هەموو کار و کاسبی و ژیان و شتێکی خۆیان هێنا خۆیان پێشکەش کرد بە داوەکە کەش و هەواکەش ئەو فەزایی کەش شەڕی ناوخۆ دروستی کرد بوو لە هەرێمی کوردستانە وای کرد بوو کە باوەشێکی ئاشتی خواست باوەشێکی هەمان کاتە ڕۆحی کە جۆرە لە پەنابێت جۆرە لە ئارامی بە خەڵکی کوردستان و هەروە گەرم و گوڕی داوەکە و ئاستی شێلگیری و تێکۆشەری خەڵکی یەکگرتوو لەو مەرحەلەیە واتە زروفە بابەتێکە و زروف مۆزوعەکە هەردوو لە قازانجی ئەوە بوون کە ئەم خەڵکانە و ئەم ڕەوتە تازەیە لە هەرێمی کوردستانە گەشەیەکی گەورە بکە لە هەرێمی کوردستانە هەموو داعوە فکرەیەکیش لە هەموو دنیاە بە دەر لە یەکگرتووی ئیسلامی کوردستان قۆناغێکی یەکەم هەڵکشانیەیە کە زۆرترین هەڵکشانی تیاابێ و گەشەیەکی گەوراکە دوای ئەوە وردە ئەکەوێتەوە گەشەی سروشتی تا 2000 بە ڕوحی جەماعەتەوە بە ڕوحی داعوەوە بە ڕوحی گروپێکی ئیسلامیەوە کە ڕوئیای ڕۆشن بوو و تەرکیز ئەکرایە سەر شتەکە و خەڵکەکە ئیزانی بۆچی ئیشەکە بەوە ئیشەکرا بەس لە دوای 2000 وردە پانتایی عنوان و ڕەهەندە سیاسیەکەی یەکگرتوو زیاتر دەرکەوت و فەزاکە زیاتر بوو بە فەزایەکی سیاسی بە بڕای من پێویستی بە گۆڕانی میکانیزم و ئالیەت و شێوازی ئیشکردن و جۆری خۆبیناکردنەوەی تازە بوو بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەندێک ڕۆوە درێژەیدا بە شێوازە کۆنەکانی ئیشکردنی نەوەتەکانی بۆیە لە دوای 2000ەوە ئەو گەشەکردنە خێرانەما کە لە نەوەتەکانە هەبوو ئەمە جگە لەوەی کە کۆی حیزبەتی ژیانی حیزبەتی لە هەرێمی کوردستانە جۆرە لە سارد و سڕی تێکەوت و ئەولەویاتی ژیانی خەڵکی گۆڕاتێگەیشتنی خەڵکی بۆ ژیانی حیزبی و سیاسی و ڕێکخراوبوون لە ناو ڕێکخراوێکی سیاسی و پەیوەندیەکان و جۆری وەڵامدانەوە بە خواستەکانە گۆڕا و پارە و سەروەت و سامان بە پێچوانە و لەلایەنەکانی تر بە شێوەیەکی زۆر خراپ بەکارهێنرا و دەواازەی ئیشکردن جۆرە لە ئاڵوقەی ئابووری ئابلۆقەی ئیداری سیاسی هەتا سەقافی و ڕۆشنبیری بەسەر ئیسلامیەکان و لەوانە یەکگرتووی ئیسلامی کوردستانە سەپا بە جۆرێکە تۆ قوتابیەکی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوویتایە ئەگەر یەکەمی زانکۆکەی خۆت بۆیە بوت نەبوو لە خوێندنی باڵا لە وڵاتەیە وەرگیرێ هەموو ئەوانە ئەتوانن بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئەمە لە هەر لە نەوەدەکانە ئەمە لە نەوەدەکانە تاکو 2000ەکان و نێوەڕاستی 2000ەکان زۆر باشە بەڵام تۆ پێدوانیە خۆت ئەو هەڵوێستانی کە یەکگرتوو نواندی بۆ نمونە بە نمونێکی بچووک وەربگرین لە دوای 2 ساڵ لە ڕاگەیاندنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دوای ڕووداوەکانی سیویشی ئاب لەگە پارتی دیموکراتی کوردستانە چۆنە ئەو حکوومەتەوە کە لە هەولێر دروستکرا ئەمە هەڵەیەکی سیاسی گەورە نەبوویەوە کردن نازانم بەڵام چەند هەڵی سیاسی بوو هەڵی سیاسی گەورە نەبوو نەخێر لەبەرەوەی کە ئێمە ڕووداوێکی وا گەورەمان نەخۆڵقاوە و تا ڕادێک بە تەفەهومێکی زمنیش بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبیر نەچێ هاوکات لەگەڵ ئەو کاتەیە ئێمە لە پەرلەمانی کوردستانە دیفاعمان لە حەق یەکێتی کرد بۆ گەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان و ئەمینداری گشتی و کاتەوتی ئەو کورسیانە ئێستا چۆڵن خاوەنیان هەیە
و کەس خێری پێ نەکردوون و پێویستە خاوەنەکانیان بگەڕێتەوە ئێرە و ئێمە لەو لەحزەوە هەتا دوایی بە هیچ جۆرە بە بەشداریمان لەو حکوومەتە نەبووین بە لایەنگری پارتی دموکراتی کوردستان بە پێچەوانەوە هەموو ئەو چوارچەوە میکانیزمانەی لەو لەحزەوە هەتا کۆتایی شەڕی ناوخۆ هەبوو بەڵکو پێشە و لەحزەیە کە داوای وەستاندنی شەڕیانە کرد و ناوبژیوانیانە کرد و دژی شەڕ بوون و لایەنگری هیچ لایەنێک نەبوون دژی لایەنەکەیتر یەکگرتووی ئیسلامی کوردستان تا سەر بە بێلایانی لە شەڕەکەیە مایەوە تا شەڕدەنگێکی ئاشتی خواست بوو و یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەم هەڵوێستەی یەکگرتوویە زانی ئەیزانی بەشداری لە حکوومەتێک لە هەندێک سۆنگەی ئەمنیەوە بۆ ئاسایشی حیزبەکە و لە بارودۆخی کوردستانە یەکسان نییە بەلایەنگری بۆ پارتی دموکراتی کوردستان یەکسان نییە بەوەی کە لە مەسلەی شەڕی ناوخۆیە دیدی پارتی دموکراتی کوردستان یەکگرتوو بە دڵیەتی یاخو ڕەتی ناکاتەوە یاخو ڕخنی لێ ناگرێت بە پێچوانەوە کووتمان یەکگرتوو مستاقیتی خۆی پاراز وەک هێزێکی بێلایەن لە شەڕەکەیە و بەردەوام بانگوازیە ئەکرد بۆی ئاشتی بچەسپێ و کۆتایی بەو شەڕە نەگریسەی ناخۆ بێ و ئێمە نەک ئێمە هەمومان چەکەکانمان داری ئێمە چەکمان نەبووە هێزە سیاسەکان چەکەکانیان دابنین و لە شکرێکی کوردستانیمان هەبێ و ئیشی سیاسی ببێتەوە بە مەدەنی و منافسی سیاسی بگرێتەوە لە سۆنگەی ئەمنیەوە لە سۆنگەی خۆپاراستان لەلایەنی ئەمنیەوە بەژاریتان لە ئەوە هۆکاری یەکەم بوو بۆ بەشداریکردن دیارەوە بۆ ئێوە ئەو کاتە ترسی چیتان هەبوو لەلایەنی ئەمنیەوە ئەمە تەرکیز بخەمە ترسی دەستدرێژی لەلایەنی ئەو هێزەی کە لەوێ بوو کە جۆرێ لە هەڕەشە و لە هەڕەشە هەبوو بۆ بەشداری لەو حکوومەتەیە و دیارە لەو بە دوای سەلمە ینی یەکگرتوو لەو ناوچەیە بەردەوام تا ئەم لە حزر لەش بەداخەوە لە ژێر هەڕەشەیە بەڵێ بەڵام کاک ئەبوو بەکەر یعنی یەکگرتوو ئەو کاتەش هێزێکی گەورە بوو یەکێ بوو لە یانەکە ئەتوانین بڵین هێزی سێم بوو لە کوردستانە لە ڕووی جەماوەریەوە لە ڕووی ئاسی جەماوەریەوە بە قەنەعەتی خۆت وەکو یەکێک لە ڕوخسارەکانی یەکگرتوو ئەگەر هەر بە بێلایەنی بمایەتەوە بەشداری لە هیچێکە لەو دوو ئیدارەیان نەکردایە کە دروست بوو بۆ یەکگرتوو باشتر نەبوو بە بڕای من بەشداری لە حکوومەت بێلایانی یعنی لایەنداری نەبوو بەڵام بە جۆرێک لە جۆرەکان تەیدێکی سیاسی بوو بۆ لایەنێکیان چکە تۆ بەشداری لە ئیداری ئەو لایە ناکەیت بە بڕای من ڕەنگەوا خوێنرابێتەوە ڕەنگە خەڵکانە حەزیان کردوێ و لە ناو یەکگرتوو دەرەوە یەکگرتوو بەشداری حکوومەتە نەکە بەڵام بە هیچ جۆرێ لایەنگری هێزێک نەبوو بۆ هێزێکی تر لەبەرەوەی بەڵگەش لەسەرەمە یەکێتی نیشتیمانی کوردستان نەک ئەو تەفسیرەی لە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەرگرت بەڵکو لەوە دووە پەیوەندیەکانمان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەندێک ڕۆ زۆر لە پێشەوەتر بووە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە و مامجلال شخصی مامجلال و یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەندێک بڕگەیە زۆر هاو هەڵوێست و تا ڕادێ پشتیوانی یەکگرتوویان کردووە زۆر زیاتر لە لایەنەکەتر لە هەرێمی کوردستانە یعنی یەکێتی بە تەواوەتی تەفەهومی وەزعەیە کرد و ئەیزانی یەکگرتوو چۆن بیرەکاتەوە و سەرکردایەتی یەکگرتوو چۆن بیرەکاتەوە و چ لە هەلوو لە چوارچەوەی چ هەلوو مەرجەکە یعنی بەشداری ئیدارە کراوە تەنها بەشدارێکی ئیداریەوە بە هیچ جۆرە لایەنگری سیاسی لایەنێک دژی لایەنێکی نییە بە تایبەتی لەو ململانەیە ئەو کاتە لە کوردستانە لە ئارایە بوو ئێمە ڕامان گەیاند بوو ئێمە ناوبژیوانین لەگەڵ کۆتایی هاتنی شەڕین لایەنگری هیچ لایەنێکی تر نین لایەنگری خەڵکی کوردستانی و ئاشتی و جێڕانەوەی ئاشتەوایین بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوی چیتر و زەوتوانەکانی ئەم خەڵکە لە شەڕێکی ناوخۆی نەگریسا بەفێڕۆنەچ بەڵێ هەلە سەرەتای ڕاگەاندنی یەکگرتووانە ئێوە بۆ تۆمەتبار کران کە پەیوەندیتان بە ئیخوان موسلیمینی جیهانیەوە هەیە پەیوەندی یەکگرتوو لەگەڵ ئیخوان موسلیمینی جیهانیە چییە؟ بەڵێ بەشێ ئەوە دیارە بەشێکی ڕاست بوو بەشێکی جەنگی دەرونی بوو واتە ئێمە بەداخەوە لە بەتایبەتی لە نەوەتەکانە لە دوو هەتانی وەڕاستی 2000ەکانی شەو پاشماوەکەشی ئێستا هەر بەدیەگرێ ئێمە جەنگێکی دەرونی بە ڕەحمانە هەندی هێز لەگەڵ هەندی هێزی تریەکە واتە تۆ بۆی بەرامبەرەکە ناشرنکەی گوێ لێنی هەموو تۆمێکێکی بەسرا ببەخشیتەوە و شخصیەتی تێک بشکێنی و گومان بخەیتە سەر هەموو ئایدیا و بیرکردنەوە مێژوو و حیسیەت و کەسیەتی بۆ نمونە من یەک نمونەت بۆ جەرمەوە لەگەڵ سەرنووسەری یەکە لە ڕۆژنامانەی کە تایبەت بوو بە هێرشکردنە سەری ئیسلامی سیاسی لە هەرێمی کوردستانەوە ئێستاش سەرنووسەری ڕۆژنامەیەکە بە ناوێکی ترەوە جارە مناقەشەیەکمان بەیەکەوە کرد وتی کاگە بوو بەکرد تۆ پێویست ناکەم مناقەشە لەگەڵ من بکەی وتم بۆ وتی چووکە من ڕێیەکی سابت و نەگۆڕم لەسەر ئیسلامی سیاسی هەیە ئێوە هەرچی بن من هیچ لە بۆچوونەکانم ناگۆڕم وتم ینی ئێمە ئەگەر بن لادن بین یا کۆتری ئاشتی بین ئەگەر مەشروعێکی خۆتەقانەوە بین یاخۆ بانگەوازێکی ڕاستەقینی ئاشتی بن لای تۆ یەکشتەوتی لای من یەکشتە تو تەوام لەم شوێنەیە ئەوە بێکە لۆجیکیش دەوری نامێنێ و ئەبێ کۆتایی بە گفتوگۆکانمان بێنی بەڵام ئەمە ڕاست نییە
ڕوونە لە ڕووی مێژووی یەکگرتووی ئیسلامی کوردستان باگراوندێکی خوانی هەیە واتە لە ژێر تەسیری ئیخوان مسلمینە لە پەنجاکان بەدواوە لە هەرێمی کوردستانە ڕەوتێ لە کوردستانە دروستە بێ ڕەوتێکی ئیسلامی دروستە بێ لە ژێر تەسیری بانگەواز و فکری ئیخوان مسلمین لە کوردستانە دوای ئەم ڕەوتی جۆرا و جۆری لێ دروستە بێتەوە بزوتنەوەی ئیسلامی چەکدار دروستە بێ کە هەر لە ڕووی مێژوویەوە لە ژێر تەسیری بەشێک بوو لەو بەشێک لە ئیخوانەکە و بەشێک لە خەڵکەکانی دەرەوە بەڵام هەموو لە ژێر تەسیری ئەدەبیاتی ئەوا بوو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵام یەکگرتووی ئیسلامی کوردستان لە 2004ەوە کە وەکو حیزبێکی کوردستانی لە چوارچەوەی یاسای حیزبەکانە و بەناسنامەیەکی کوردستانیەوە خۆی ڕێک قز لە کوردستانە ئیتر لەو ڕۆژەوە بڕیاری ئێمە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی مالیەوە لە هەموو شێوەزەکانەوە بڕیارێکی 100% کوردستانی و لە سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە دەرەچێت ئێستاش ئێمە ئەوە ناشە باگراوندێکی ئیخوانیمان هەیە بۆ نمونە ئەتوانین نمونە بێنەوە بۆی تێبگەین پەیوەندی ئێمە بە ئیخوانەکانی جیهانەوە چییە ئەتوانین بڵین پەیوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سۆشیال دیموکراتەکانی دنیاوە چییە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی فکریەوە سۆشیال دیموکراتە هێڵی ئایدۆلۆژی حیزبەکە سۆشیال دیموکراتە لە هەمان کاتە حیزبێکی کوردستانی چوارچێوەیەکی حیزبە سۆشیال دیموکراتی کوردستان لە دنیاتیا کۆبنەوە لەگەڵ یەکا مناقەشاکەن ئەوەندەی پیان کرا هاوکاری یەکەکەن ئێمەش کۆمەڵە حیزبی ئیخوانی لە دنیا هەیە و دەرەوەی ئیخوانی لە دنیا هەیە دۆستاتیانەکەین یەک تێگەشتنیانەکەین و ئێمە بەردەوام لە کۆنگرەکانی خۆمانە لەوانش لەم کۆنگرەی دوایمانە کردومانە بە ئەرکی خۆمان کە ئەو پەیوەندیە بەکاربێنین بۆ ڕاکێشانی پشتیوانی ئەوان و تەفەهومی ئەوان بۆ قەزەی کوردی چکومەم ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەی و سیاسی ئێمە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە بەدەرلەوە ئێمە ئەگەر ئیخوان مسلمین ئەوە بێت لە هەرێمی کوردستانی یەکگرتوویکە ئیخوان مسلمین بۆ کوردستان زۆر باشە لەبەرەوە ئێمە ئەم ساڵ خۆ دەزانی لە کۆنگرەکەی ئەم ساڵە تەبەنی استراتیژێتی دەوڵەتی سەربەخۆ و هەڵکشانی سەقفی داخوازەکانی خەڵکی کوردستانمان کردووە لە فدراڵێتەوە بە مافی چارەی خۆنووسین و دامەزاندنی خەواری سەربەخۆی کوردی باگراوندی مێژوویمان چییە هەر شتێکە یەکگرتوو لە دوای نەوەتەکانەوە گەشەی کردووە پرۆسەی بە کوردستانی بوون ڕوویداوە مسەقف و سیاسی کوردی ئیشانیان کردووە کوردانویانە مەسەلە فکریەکە ووای لێ هاتوو ئێستا ئەزمونێکی کوردستانیە بەڵام لە هەمان کاتە دۆستایەتی هەیە لەگەڵ حیزبە ئیخوانەکان و غەیرە ئیخوانەکانیشە نەک لەگەڵ حیزبە ئیسلامیەکانە لەگەڵ هەندێک حیزبی نائیسلامیش و پرەنسیپێکیشی هەیە کە هەموو ئەزمونە ئیسلامیەکانی دنیا بە قوتابخانە جۆرا و جۆرەکانەوە و هەموو نمونە سیاسیە جوانەکانی دنیا بە جیاوازی ئایدۆلۆژیانەوە ئێمە قوتابخانەیەک وەکو ئەزمون سەیرەکەن بۆ گەشەدان بە ئەزمونی خۆمان لەبەرەوەی نابێ خۆمان بە قوتابخانەیەکی فکری دیاریکراوە تا ئەو سەر ببەستینەوە بەڵکو قوتابخانەیەکی فکری لای ئێمە تەنها سەرچاوەیەکی سوود لێ وەرگرت هەر لە سەرەتای ڕاگەاندنی ئێوە قسەی زۆر لەسەر داهاتی یەکگرتووی ئیسلامی کرا ئەتوانین ڕاشکاوانە پێم بڵێ داهاتی ئێوە لە شۆوە ئاهات بەڵێ هەر لە سەرەتاوە بەداخەوە ناتێگەیشتن من تەبیعی بەڕاشکاوی قسە لەگەڵاکەم و لە ویژدانی خۆمەوە قسە لەگەڵاکەم من پێم وایە مەفی هاوڵاتیانە حقیقەتەکان بزانن هەر لە سەرەتاوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەدەم کەمی دەهاتەوە ناڵانوێتی هەر لە سەرەتاشەوە متهم بووە تۆمەتبار کراوە وەک بەشێ لەو جەنگە دەرونیەی دژی کراوە کە بڵێن ئەمە پیاوی سعودیە و پیاوی خەلیجە و پیاوی ئەوەیە و پیاوی ئیخوانە و جاجاری وایە پیاوی تورکایە و وەڵحاصڵ جەنگە دەرونیەکەی پێویستی بە پیاوی کوێ بێ لەو مەرحەلەیات کەن بە پیاوی ئەو شوێنە دیارە وێنەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ رابطەی ئیسلامی کوردی شتێکەڵاو بوو واتە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کورد رابطەی ئیسلامی کورد کە دەستگایەکی خێرخوازی بوو خەڵکی یەکگرتوو تایە ئیشیە کرد و ئیشی ئەوە بوو لە کاتی لە قەوماوی خەڵکی کوردستانە بە تایبەتی ئەو نەهامەتی و نەکبەتی و ئەو برسێتی و قاتی و قڕی و وێرانی کە لە نەوەتەکانە تووشی کۆمە وڵاتی ئەمە بوو دیارە لە پێش ئەوەشا لە کاتی کۆڕەوەکەی لە دوای چیمیاباران و ئەنفال لە هەشتا چکم رابطە لە کاردانەوەی چیمیابارانی هەڵەبجە و ئەنفالە دروست بوو لە دەرەوەی وڵاتە و یەکەم ئیشی بەهاناوە چوونی ئاوارەکانی کورد بوو لە ئێران و لە تورکیا و لە شوێنەکانی تری دنیاە ئەمە ڕێکخراوی خێرخوازی بوو پارەیە کۆکراوە لە دنیا بۆ ئەم وڵاتە $100 ملیۆن تا ئێستا کۆکراوەتەوە لە دنیا بۆ ژێرخانی وڵاتە دروستکردنی سەدان مزگەوت دەیەها مستەوسەف و پرۆژەی ئاو ئەم جۆرەشتانە ئەمە جگەلەوەی هەزارەها دەیان هەزار بنەماڵی بێبەش و بێ باوکو ئەم جۆرەشتانە یارمەتیان لەم ڕێکخراوە خێرخوازە و لە هەندێک ڕێکخراوی خێرخوازی تری وەگونە دوای جیهانی عالەمی ئیسلامی و ئیغاسەی ئیسلامی ئەو جۆرەشتانە کە بەهۆی یەکگرتووە هاتن ناو کۆمەڵگاوە تێکەڵ بوو وێنەکە لەگەڵەمایە تێکەڵە بوو یەکگرتووی ئیسلامی کوردستان $100 ملیۆن کۆکاتەوە لە ڕێی پرۆژەی خێرخوازیەوە ئیدای بە خەڵک ئەی چۆنە بێ خۆی هێزێک بێ پارەی نەبێ بەس کە لە ڕاتیە خۆی هێزێک بوو پارەی نەبوو بەڵام ئەم ڕێکخراوە خێرخوازانەی بەکارێنە بۆ خزمەتی ئەو خەڵکە کە لە دیدی ئیسلامیەوە ئەم پارانە وەقف بوون بۆ ئەو بوارانەی تایە
کە دیاری کرابن بۆ خەڵک ئێوە هیچ سوودێکتان لەو داهاتی یەکگرتووی ئیسلامی کورد نەبینی زۆر کەم ئللا ئەوە نەبێت کە بوارێکی گشتی بێ کە ناونیشانی مەسەل بێ باوکێ مزگەوتێ شتێک یعنی خزمەت سەدەقەیەکی بە زمانی ئیسلامی بێ ناونیشان بێ ئەو کاتە بۆ چالەکەەکانی ئێمە سوودی لێ بینی بەڵام زیاتر لە 15 ساڵیشە هیچ ئەو جۆرەشتانە هیچ بۆ یەکگرتوون بەڵێ زۆر باشە کاکە بوو بەکەر هیچ تر لەو تۆمەتانی کاڕاستی یەکگرتووەکرا ئەو هاوکاریانی کە ئەدرا بە خەڵک باسیەوەکرا کە جیاوازی لە نێوان خەڵکە ئاکرێ ئەدرێ بەوانی کە سەر بە یەکگرتووی ئیسلامی کوردستان و نادرێ بەوانی کە بۆ نمونە بە عیلێکە یەکێتیە بڵێ جا تەبیعی بێبناغی ئەو تۆمەتانە لەوە دەرەکەوت بەدەخەوە کاتی خۆیش ئەیانوت بۆ نمونە ڕابطەی ئیسلامی کورد و ئیغاسی ئیسلامی کورد سەدان مزگەوتیان تیا دروست کردووە ئەوون مزگەوت لەسەر جادەکان دروستەکەن بۆی خەڵکی بیبینن بڵێن ها مزگەوتیان دروست کردووە لە کاتێکا گەر چوار دێبکەوتە سەر جادەکان خۆ کڵۆڵی نابووە بۆی سەرگەز جادەکەوتنەوە مزگەوتی تیا دروست نەکرێت ئەنجا تۆ لە 500 دێمزگەوت دروست کردووە ئەگەر پێنجی بکەوێتە سەر جادە بەڵگەی لەسەرەوەی تۆ بەسەر جادە مزگەوتەکان دروست تەبیعی ئەم تۆمەتانە تێپەڕیون وەڵام داناوکەی من لە کاتی خۆی وەڵاممان داوەتەوە ئێستا هینە بەڵام ئەمەوەکو باگراوندێکی مێژووی ئێمە یعنی ڕابطەی تەبیعی ئێمە لە ڕێ ڕێکخراوە خێرخوازەکانەوە ئیغاسەی ئیسلامی ڕابطەی ئیسلامی یعنی نەدوەی ئیسلامی ڕەنگە یارمەتی 10,000 بنەماڵی بێباوک کە ڕابطەی ئیسلامی ناو نازداران بێباوکی ئەم وڵاتیان داوە 10,000 بنەماڵە ئایا یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشداری شەڕی ناوخۆی نەکردووە سپاس بۆخوا شەهیدی شەڕی ناوخۆینەوە قوربانی ورتر قوربانی شەڕی ناوخۆی نییە ئەنجا خەڵکانی یەکگرتووی خەڵکێکی مەحدودە لە کوردستانە ئەوانەی یەکگرتوو هەنی بێباوکم دوورێت لە 95 هەموو ئەو بێباوکانی یەکگرتوو یارمەتی داون یا پارتی بوون یا یەکێتی بوون یا شیوعی بوون یا هی ئەم هێز و ئەوی هێزە بوون یا خەڵکی عام بوون یا باوکیان هینی چەکداری حکوومەت بوو لە کاتی خۆیان کوژراوە تەنانەت بابزانێت لە ناو مسلمانەکانیشان نەوەستاوەتەوە دەیان خێزانی مەسیحی کاکەیی یەزیدی لە چوارچێوەی ڕێکخراوە خێرخوازەکان کە یەکگرتووی ئیسلامی کوردستان دەستیتیا بووە ئەم یارمەتیان وەرگرتووە لەبەرەوە ئەگەر ڕابطەی ئیسلامی کورد من بەناوی ئەوانیشەوە قساکەم یەکگرتووی ئیسلامی کوردستان چێ جورئەتی هەیە لە ئەو بارەوە ئەو قسانە سەلمێنێ هەموو زانیاریەکانی بخەینە پەردەست و لە دەستگاکانی ڕاگەاندنا بڵاویکەینەوە بزانین چۆن ئەمانە تەنها پڕۆپاگەندە و دیعایەک بوون بۆ چاوەشەکردنی خەڵک لە کوردستان بەڵێ کاگە بەکرێکی تر لەو تۆمەتانی کە ئاڕاستی یەکگرتووی ئیسلامی کوردستانیان ڕاستی یەکگرتووی ئیسلامی کورد ئەکرا ئەوە بوو کە جاری وە هەبووە لە دەیەکە منداڵی کورد 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتری بە پێ بڕیەوە بۆ بڕە بۆ مەکتەب بۆ خوێندنگەیەک بەڵام ئەم ڕێکخراوە ئامادە بۆ هات لەم گوندەیە مزگەوتێکی دروستە کرد ئیسعدادی نەبوو مەکتەبێک دروست بوو بۆچی ئێوە پەناتان بۆ ئەوە نابێت کە لەو بوارەشا خزمەت بکەن بۆ نمونە کۆمەڵی خوێندنگە دروست بکەن کە لە ئێستاشا یەکێ لە گرفتەکانی پەروەردەیە لە کوردستانە کاک ڕێبوار ئەو پارە خۆ دەزانی پارەیە منە بووە و ئێمە ئیختیاری دیاریکردنی جۆری پرۆژەکانمان نەبووە دیارە لە هەندێک شوێن قوتابخانەش دروست کراوە بەڵام کەم بەس پرۆژێ ئەو زۆر دروستەکرا و بنکەکانی تەندروستیش زۆر دروستەکرا دیارە قوتابخانە ئەرکی کۆمەلگایەکە کۆمەلگا خۆیەتی و حکوومەتە قوتابخانە دروستکە ئێمە ئەو پارەیە بۆ نمونە کابرای خێرخواست ئامادەیە پارە بنێرێ بۆ دروستکردنی مزگەوتێ بۆ دروستکردی بنکەیەکی تە دروستی بەس ئامادەی نەبینێرێ بە قوتابخانەیە ئەوە پەیوەندی بە عەقڵ و تێگەیشتنی ئەو ئینسانەوە هەیە بۆ جۆری خێرخوازی لە کۆمەلگاکەی خۆیان بەڵام لە بیرمان نەچێ لەگەڵ ئەوەشە بۆ ئاوەدانی گوندی کوردستان بۆ وەڵامدانەوە بە پێداویستەکانی خەڵکی کوردستان یعنی گوند مزگەوت لە گوندێکە بەقەدەر قوتابخانەیە ئەگەر دەوری نەبێت دەورەکەی کەمتر نییە لەبەرەوەی یەکەم خەڵکەکە هانەدا بۆ ئاوەداکردنەوە جۆرەها خزمەت گوزاری بۆ خەڵکەکە پێشکەشەکە تەنها خزمەت گوزاری ئاینی و عیبادی و عەقیدەی و ئەمانە نە خزمەت گوزاری کۆمەڵایەتیش بەڵکو ڕەمزە بۆ شەرەف و بۆ ئەوەدانبوونەوەی گوندەکەش و بۆ کۆبوونەوەیان و بۆ تاعزیان و بۆ پرسیان و بۆ میوانداری گەوریان و بۆ هەموو ئەم جۆرەشتانە ئەوە پەیوەندی بە تێگەیشتن و عەقڵی خێرخوازی ئەو خەسانەوە هەبوو کە دەعمی پرۆژەکانیان کردووە بەڵام لە هەمان کاتە ڕاستە قوتابخانە دروست دەکراوە بەڵام خزمەت گوزاریەکی تەندروستی زۆر پێشکەشەکرا و هەروەها پرۆژه ئاوێکی زۆریش ئیشی لەسەر کرا قوتابخانە هەبوو بەڵام کەم بوو وەکوتمان لەو چوارچێوەیە بوو ئەوە ئیرادی ئێمەیتیانە بوو دەستکاری ئەوە بکەن چکە بەبێ هەموو وێنەی بژیرایە بە زانیاری تەواوەوە بە کابرا تێبگەێنراوە کە ئەم پارە بە ئەمانەتی و بۆ جۆرەی تۆویستوتە مامەڵی لەگەڵا کراوە پرۆژەکە ئەوەی تۆویستوتە لە کوردستان دروست کراوە و ئەبووای وێنەکان و زانیارەکانی پێبگاتەوە.  بەڵێ.                                         ئەوە
بەڵێ ینی بە مرجەوان پارەکەیانە ناچێت مەرجە پرۆژەکە دیاری کراوە ئەمە بۆ بێ باوکە تۆ بۆت نێبیێ بە مسکەوت ئەمە بۆ مزگەوتە تۆ بێت بۆت نێبیدێ بە شتێکی تر یعنی دیارە کرا ناونیشانی خزمەتەکان و خێرخوازیەکان دیارەکە لەلایەن ساحێبەکانیانەوە. کاک ئەبوبەکر هەر ماوەیەکی کەم دوای ڕاگەیاندنی یەکگرت و ئیدی دەنگی جیاواز سەری هەڵال لەناو حیزبەیە چەند جیابوونەوەیەک ڕوویە یعنی یەکێ لەوانە کە من ئەمێ تەرکیزی بخەمەسە گروپێک بەناوی ژیاریەکان جیابوونەوە کەمانە گروپێکی ڕەخنەگر بوون دیت و تێڕوانینێکی جیاوازیان هەبوو بۆ مەسەلەی دین ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر ئەدا و ڕۆڵی یەکگرتووی ئیسلامی کوردستاندانا و یەکگرتوو بۆ ئەو بۆشایی دروست کردبەوەی کە ئەم جۆرە جیاوازیان و ئەم جیابوونەوەانە دروست ببە لە ناوێ. لێرە حەزەکەم دوو تێبینی دەربڕم یەکەمیان پێم وایە لە دوای ڕاپەڕینەوە هیچ هێزێک ئەو ژینگەی نەخستۆتە بەردەم گەنجی ناوخۆی کە لە ڕووی ڕۆشنبیریەوە پێ بگە یەکگرتووی ئیسلامی کوردستان ژینگەیەکی پێگەیان ژینگەیەکی دروست کرد کە سەدان گەنجی خوێنەوار و ڕۆشنبیر لە ناو ڕیزەکانیان دروست ببن بەڵام بەداخەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە ئەم فەزایی دروست کرد کە ئەم ژینگەیی دروست کرد نەیتوانی تا سەر ژینگەکە درێژە پێ بە دوو هۆکار هاوا بوون دوایی کە تەبیعی یەکگرتووی ئیسلامی کوردستان تووشی جۆرە لە نەزیفی سەقافی بوو واتە بەشە لەو توانە سەقافی و فکریانەی کە لە ناو یەکگرتووە دروست بوون چوونە دەرەوەی یەکگرتوو ئەمە سێ هۆکاری لە پشت بوو بڕۆی من ئەوەی کە من لە ناو ڕووداوەکانی ژاوم و ڕەنگەیەکە لەوانە بووم لە کاتی خۆیان زۆر قسەم لەسەر کرد بێ و زۆر ململانێم لەسەر کرد بێ پێشنیارم کرد بێ شەڕم کرد بێ مناقەشەم کرد بێم جۆرەشتانە سێ هۆکاری لە پشت بوو یەکەمیان لاوازی توانای مادی حیزبەکە کە نەی ئەتوانی بە گوێری پێویست پشتیواری لە موسسات و دام و دەستگاکانی بکە و بەشێ لەم ڕۆشنبیرانش کە بەداخەوە پارە هۆکارێک بوو بۆی کە لە موسساتی ترائیشکەن و یەکگرتووی ئیسلامی کوردستان لانی کەمی نەیەتوانی ئەوەی پێویستە بۆ ئەمان دابینی کە و موسسات دابین کە ئەمان توانەکانی خۆیان گەشی تیا بکەن و پێداویستەکانی ژانی خۆش ئەدامی بکەن دووەمیان بە تەقلیدی مامەڵەکردن لە ڕووی تەنزیمیەوە لەگەڵەمانە ئەمانە خەڵکێک بوون لە ئاسی فکریا گەشیان کرد بوو پێگەشتوو بوون بەڵام عقلی تەنزیمی یەکگرتوو ئەیویست هەر وەکو ئینسانێکی سادی حیزبی مامەڵان لەگەڵا بکە لە چوارچەوە تەقلیدی حیزبیەکان ئیستیعابیان کە ئەمەش لە ڕاستێک کە هەڵەیەک بوو یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە سێمیان تەفەهوم نەکردنی هەندێ لە یعنی بەرپرسەکانی یەکگرتوو بۆ ڕۆڵی فکر لە چوارچەوەی حیزبە واروەها تێگەیشتن لە ئەم نخبە سیاسی لە ناو حیزبەکەیە دروست بووە ئەمە جگەلەوەی کە خودی خوێندنەوە و سەرچاوە فکریەکانی ئەوانش هەندێک جار ئاڵوگۆڕێکی بەسەراهێنان کە هەندێ لەوان بڕوایان بە خودی پرۆژەکە نامە بۆیە ئەچوونە دەرەوەی پرۆژەکە بەڵام لە ڕاستی ئەوانە خەڵکانێکی سنووردا بوون ئەگەر یەکگرتووی ئیسلامی کوردستان لە چوارچێوە تەقلی حیزبەکانە پاتایە دەرەوە لە ئاستێکی فراوانتر و بە عقلێکی نوێی تەنزیمیەوە مامەڵی لەگەڵا بکردایە ئەگەر جوانتر تەفەهەم و ئەم توێژەی بکردایە لە ناو ڕیزەکانی خۆیان و تەنانەت لە ڕووی مادیشەوە بیگردایەتەوە لە هەنوێشن داعمی ئەمانی بکردایە پێم وایە بیرکردنەوەی خۆی بۆ هەندێ بوار و ڕەهەندی ئیشی ئیسلامی نوێ بکردایەتەوە ئێستا بەشە لەو تاقەوزانەی لە دەرەوەی کۆمەڵگایە لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان هەبوو هەرچەندە هێشتا یەکگرتوو بەشی ئەوەی شانازی هەیە خەڵکانێکی پێگەیاندووە ڕاستە لە ناو یەکگرتوانە ماون بەڵام تا ڕادەیە بەشە لەو نخبەی علامی و فکریەن لە کوردستانە لە دەستگا ڕاگەیاندنەکان و ناوەندەکانە خزمەت بە کۆمەڵگای کوردستان زۆر بە کورتی لەگەڵ ئەوە شاوی کە دیدی جیاواز و تێڕوانین جیاوازیان بۆ مەسلەی دین و سیاست ئستیعاب بکرێت لە نێگرتووە بەڵێ ئێمە لە هەموو حاڵەتێکا پرۆگرامێکمان یان تۆ لەگەڵ دیدی ئەوانە بووی لەگەڵ ئەو جیاوازی بیرکردنەوەی ئەوانە بوویت یعنی لەگەڵ ئەوەیە بووم کە من ئێستاش لەگەڵ ئەوەیەم کە لە حیزبێکە لە چوارچێوەی ئەو پرەنسیپە گشتیانەی حیزبەکەیە کە پێڵەن بنەما گشتە فکریەکانی جیاوازی بۆ چۆن هەیە چکمێمە لە هیچ شوێنێکی دنیاە مەگەر فکری خۆمانی لغاکەینەوە ئینە ناتوانین هێتا ئەو سەر لەگەڵ هەموو شتەکان متەفق بین تەنانەت ببوورە زۆر بە کورتی تەنانەت لەگە باگراوندە ئیسلامیەکەش ینی ئەوەی کە ئەڵی ناتوانین بەردەوام بین لەسەر ئەو بێگومان هەر لەسەر مەسلە ئیسلامیەکە ئێمە بۆ نموناڵین ئیسلامین بەس ناوەڕۆکی ئیسلامی بوون لە من پرسە بە جۆرە تەفسیرت بۆکەم لە یەکی ترسە بە جۆرە تەفسیری بۆکەم دیارە پرەنسیپ و پرۆگرامێکی گشتی هەیە کۆنگرەدایانێ هەمومان ملتەزیمین لە ئەو چوارچێوەیە بەڵام لە تەفسیرکردنی بنەماکانی فکری کۆنگرێژ بنەما فکریەکان کە کۆنگرەش دیاری کردووە بە دڵنیای و هەتا ئەو سەرە من و یەکێکی تر وەکو یەک بیر ناکەینەوە زۆر باشە پشوویکی کورد وەرەگرین و درێژە بە سەباسەکەمانی بەڕێزان پاشم پشۆ کورتە بەردەوام بین لەگەڵتان